دیارە هەرێکە لە ئێمە کاتێکە گوێمان لە بەرواری بستوێکی سێ ئەبێت ڕاستەخۆی کە بە خەیاڵمان نادێ بریتیە لە سەیران چوونە دەرەوە و یەکەم ڕۆژی سەری ساڵی کوردی بەڵام زۆر بەمان بێ ئاگاین لەوەی کە ئەم بەروارە هاوتایە لەگەڵ ڕۆژێکی تری جیهانی کە بریتیە لە ڕۆژی جیهانی دیاردەی داون یاخود داون سیندرۆم. دیاردەی داون حاڵەتێکی زگماکیە کە کەسی توشبوتیایدا لەسەر کرۆمۆسۆمی ژمارە 21 لە بری هەبوونی 2 کۆپی لە کرۆمۆسۆم 3 کۆپی لە کرۆمۆسۆمیان ئەبێت. بەمەش کۆی گشتی ژماری کرۆمۆسۆمەکان لەم کەسانەدا لە 46 کرۆمۆسۆمەوە ئەبێت بە 47 کرۆمۆسۆم. بە هەبوونی ئەم زێدە کرۆمۆسۆمە کەسانێکی ڕووخۆش کەسانێکی قسەخۆش لەدایکە بن کە بە قسەکانیان بە کردارەکانیان خەندە ئەخەنە سەر لێوی کەسانی چواردەوریان. بۆیە ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین بە باشمانزانی کە لە چالاکیەکی جیاوازدا خەندە بخەینە سەر لێوی یەکێک لەو کەسانی کە ئەم حاڵەتەی هەیە و کۆمەڵێک سوپرایزی بۆ بکەین و یەکێک لەو ئاواتانی بەدی بهێنین کە کەسەکە ئاواتی پێخواستووە. بۆ ئەنجامدانی ئەم چالاکیەش لە شاری سلێمانیەوە ئەچینە شاری کەرکووکی خۆشەویست. ناسیت؟ کێم من؟ دکتۆر هارون. باشە. دیارە ئەو کەسێک کە باسمان کردو ویسمانە ئەمڕۆ چالاکیەکەی بۆ بکەین لەم ڕۆژەدا کە ڕۆژی 21 سێ بریتیە لە خات و ڕوئیا کە ناسراوە بە ڕوئیە جەباری. ڕوئیا خان کەسێکی دیاری سۆشیال میدیایە کە بە ڤیدیۆکانی بەردەوام دڵی ئەو کەسانە خۆشەکە کە تەماشای ڤیدیۆکانی یەکەن. دیارە ڕوئیا خان لە ماوەی پێشوودا ئاواتێکی خواسته بوو کە ئاواتی ئەوە بوو کە بریتیە کە ببێت بە دکتۆر. ئەگەر ئێستا سەیری ڤیدیۆکەی بکەین ڕوئیا خان ئەمە چی ئەم ڤیدیۆیە؟ منم. دەست تۆ چییە؟ تۆ دەستە شیفایە وایە؟ تۆ شیفای تۆ دەرمانی وەڵا دکتۆر چی؟ تۆ حەزەکەی دکتۆر چی؟ تۆ حەزەکەی بە دکتۆر؟ ئەوڵا خۆشە. حەزەکەیت؟ حەزەکەم. ڕوئیا خان ئێمە ئەمڕۆ وەکو نەخۆشخانەی بەخشین هاتوونەتە لای تۆ. ئەم شتانەمان بۆ هێناوی پێشتر پێمانوتی حەزت لە چێوتە حەزم لە شێکە حەزم لە ڕسمە ئەم شێکەمان بۆ هێناوی تایبەتە بە دکتۆر. بەلا تۆ جوانە؟ جوانە. ئەزانی ئەمە چییە؟ ئەمە سەماعەیە. سەماعشمان بۆ هێناوی. تۆ حەزەکەی بیبی بە دکتۆر؟ ئەمە بکەیتە سەر شانە ئاوا؟ حەزی لێیە؟ وتی حەزم لەوێ نەشەوە بزانم وایە؟ وێنی جوانیشمان بۆ هێناوی. بیکەینەوە پێکەوە وێنەیە؟ بیکەینەوە؟ با بیکەینەوە. یاڵڵا. ئەمە پێچایەنێتەوە بۆ ڕوئیا خان. بزانم وێنەکەی ڕوئیا خان چییە؟ حەزەکەی چی بێ ڕوئیا خان تۆ؟ ئاگاو لێ چیمانێ ناو ڕوئیا خان؟ ئەم سێتە وێنەیەمان بۆ هێناوی ڕوئیا خان سەیری کە بزانم بەلا تۆ جوانە؟ ئەم کچە جوانە چی لە بەرای ئەمە؟ سەدرێ وایە؟ سەدرێشمان بۆ هێناوی ئەمە باشە؟ ئەمەشمان بۆ هێناوی ڕوئیا کە ناوی خۆتە. ئەم وێنەیە ئەمە نووسراوە ڕوئیا خانە زانی؟ جوانە؟ زۆر باشە بەدڵ تەشتەکان؟ زۆر باشە. ئەمەش دانیشتێکە کە کچێکی جوانە وەکو خۆت ماسکی بەستەوە لە خەستخانەیە. بەلا تۆ جوانە. ئەی حەزەکەی پێکەوە بچینە خەستخانەیەمە؟ حەزت لێیە؟ سەدرێ لەبەرکی تۆ ئەمڕۆ ببیتە دکتۆر؟ ئەیە زانی دکتۆر جار جار سەر ئیسعافەکەوێت و شتانە؟ تۆ حەزەکەی؟ حەزەکەی سەر ئیسعافەکەی؟ زۆر باشە ئیشەڵڵا ئەمڕۆ پێکەوە چینە خەستخانە سەدرێ لەبەرکە نەخۆش ببینە باشە؟ دیارە وەکو وتمان ڕوئیا خانێکێکە لەو کەسانی کە ئاواتیەوەی ببێ بە پزیشک بۆیە ئەمەم ڕۆکو نەخۆشخانەی بەخشین ئەیبینە نەخۆشخانە و هەروەها سەدرەی لەبەرەکەین و ئاکەین کە ڕوئیا خان وەکو پزیشکێک تەعامل بکات و نەخۆش ببینێ پشتیوان بەخوای گەورە. جوانە؟ بەدڵما.
ئێستا لەکوێن ئێمە لەکوێن خۆشەکان ببینێتەوە بزانم چیان بۆکەی چیان بۆ ناکەی باشە با بڕێندەی زۆر بەدڵتان باش بخير ايه؟ ناسيا سيما لكو عادي لك كل جنقا زقم ايه ايه معدة خو حفيظ من الغمرة خرج بي